من وكو وستايكو والله نتشاو باوك ماكو خليفيك توانا عبد الخالق ليرة كاركم سروستام اما روجانا بمانجي رمزانا براسي لدواي بانجي نيورو تاوكو مغربان كبانجا داچينو بمال نانا خوين ينو بيراكا دوباره دست پێکەنەوە کار هەتا وەکو پارشێو دوای نوێژبانیش کە پێویستکە کە پێویستی کرد تێنۆش دروستەکەین ئەگەر ناتێنەوە بۆ شۆردن و بابەتەکانی ئێمەش زیاتر زەلاوێیە بامێیە لوقمە قازیە و بە کوردەواری خۆمان ڕانەقەلیشمان هەیە ماوەی 4 بۆ 5 ساڵە لە معمەل و لە شیرین شت و ئیشەکەم ڕۆژانە لە 1:15 لە 12:30 دێن بۆ ئێرە هەتاکو بانگی مەغریب لێرە ئیشەکەین دوای ئەوە چینەوەی تر ئیسراحەتێکەکەین و ئێمە وەکو بینین کە شیرینی بە خۆمان لێرەدا شیرینمان داناوە مێزێکمان داناوە بە خۆمان چەندی جۆری پاقلاوە و برمە و لوقم و زەلابێ و ئەو جۆرانمان هەیە جۆرەکانشی تر ئەو جۆران ئەوانەی کە لێرە دروستەکرێن بە 3000 ئەوەش هەیە ئێرانیە برمەی ئێرانیە بە 4000 ترس پاقلاوەشمانەیە پاقلاوەی سلێمانیە و ئەوانە بە 6000 زنودمانشەیە ئەوش هەر بە 6000 چەندی جۆری شەربەت تەبیعیمانەیە بازار 500